خەڵکی کە نەتوانێت بەڵێ کاکسەرۆی لە تاکە هاوڵاتیەک بکەین کە لەسەرەوەی ساختنکەرێکە ژینگە پیسەکە بەڵام دەستی حکوومەت لە خەتاباری ئەوەی زۆر درستەکە لە ناو جەرگەی شارە کاک فەرمانیانی ئەزانی یەک شتێ ئێمە بۆ خۆی بەس بەتەنە ناڵێن شۆفێری ئەو تەنکەرە ئێمە دەڵێن ئەو کەسەی کە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم تەنکەرە وەربگەڕێت ئیتر ئایا ئەو کاتە ئەو هۆکارە مەسەلەن هۆکارەکە ڕێگاوبانە هۆکارەکە هاتوچوویەکە نەیتوانێت هیچ مەرجێکی تونند و تۆڵی ینی ئەو یاسایە بسەپێنێ بەسەر ئەو شۆفێرەدا یاخود ئەو لایەنەی کە با بڵێن ئەو نەوتەی بۆ دەبایان هەرێکێک لەو کەسانی کەلایانی پەیوەندیدارە ئەمەش ڕیشی دادگاکانە ئەو کەسانی کەلایانی پەیوەندیدارن بیان دۆزێتەوە وە سزای ژینگەیان بدات. بەڵێ پرسانشکە ئەوەیە دەوری پارێزگا و سەرۆکی شارەوانی چییە لە هەڵمەتی ڕنگاڵی ژینگە؟ بە دڵنیاییەوە یانی پارێزگا و سەرۆکایەتی شارەوانی ڕۆڵی زۆر سەرەکی دەگێڕ لە ناوەندی قەزاکان و لە ناوەندی پارێزگاکاندا واستڵان پارێزگا ینی سەرۆکی ئەنجومەنی ژینگەییە لەو پارێزگایەدا بەڵام تا چەند یعنی دەتوانێت کار بکات لەسەر ئەوەی کە ڕۆڵی هەبێت لە پاراستن و پاگڕاگررتنی ژینگەدا ئەمە دەکەوێتە سەرویستی ئەو کەسەی کە پارێزگایە یاخود ئەو بەرپرسیارەتی ئەو پۆستەیە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ژینگەی بەگشتی ئەگەر سیر بکەین ینی جێگەی خۆشحاڵیمانە بەجددی ینی من ئەوە نەشارمەوە ینی لە پارێزگای سلێمانی ناتوانن من بەڕاستی و کولی لەوە بکەم بڵێم هەر نووسراوێکمان ئاراستی پارێزگای سلێمانی کردبێت بەجددی وەڵاممان نەدرابێتەوە ینی هەر نووسراوێکمان ئاراستە کردووە زۆر بەجددی وەڵاممان دراوەتەوە کا لەسەر بەشێک لە پێشنیارەکانمان کراوە و ئاراستی سەررجەم ئەو لایەنە پەیوەندیدارانی تریش کراوە کە ینی پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بەڵامی تر هەندێک جار هەیە ڕەنگە ئەو لایەنانی تر کە پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بێ ئەوان کاری جدیان نەکردێت لەسەر بەڵێ ببوورە کاتێک ئەم ئەوانی کە کار بەدەستن یاخود با بڵێن لێرەیە مەسوولن خۆیان کۆمەڵێ پۆستەر و لە کاتی پرۆسی هەڵبژاردنە ژینگە پیسەکان بەڵام لەگەڵ ئەوەیە کە سزایەک بۆ شارەوانی سزایەکی داناوە بۆ هەر کەسێکە خاوەنی کاندیدا با بڵێ بۆ دەنگ بەرزکردنەوەی خۆی دوای ئەوە ئاگاداریەوە کراونەتەوە سزایان بۆ دانراوە کە ژینگە پاکەنەوە پۆستەرانە لێکەنەوە. خۆ من یعنی پێم وتی کاک فەرمان ئاماژەم پێدا بەوەی کە ئێمە یعنی ئەو کەسانی کە بەرپرسن کێن لە دوجاردا تاکەکانی کۆمەلگای ئێمەش ئاماژەمان بەوە کرد کە بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەلگای ئێمە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز نییە ئەمە بەو واتایشی کە بەشێک لەو کەسانی کە بەرپرسن یاخود دەسەڵاتیان هەیە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان لە ئاستێکی باڵادا نییە بۆیە ئێمە ینی لەیرانەدا بە نمونانی من بۆ ینی نمونەیەک لەسەر ناوچەیەک بێنینەوە ینی وای لە هات لە هەفتەیەکدا دەزانی لە چوار فەرمانگەدا ینی درەخت بڕایەوە ئێمە داوامان لە وحدەی داریە و شارە کرد بۆەوەی کە خولی وەشاری ژینگەی بۆ بەڕێوبەری و فەرمانگە و تەواوی کارمەندەکانی و فەرمانگەیە بکاتەوە لە کاتێکانی یەکێک لەو فەرمانگانە ئەسڵەن خۆ یەکێکە لەو لایەنانی کە زۆر پەیوەندی بە ژینگەوە هەیە ینی ئاستی ڕۆشنبیری ژینگەی لەو ئاستە باڵایەدا نەبوو کە هەوڵ بدات لە جیاتی ئەوەی کە با بڵێن جیاتی ژینگە بدە هەوڵ بدا بۆەوەی کە پارێزگاری لە ژینگە بکات. بەڵێ پەیوەندیشکەوە دەگرین کاک شاخەوان بەڵێ فەرموو. سڵاو لە جەناب. زۆر سپاس هەڵبەتە مەسلەی ژینگە بەداخەوە لەوانەیە بڵێم تاک بە تاکی خۆشمان لە وڵاتە بەڕاستی زۆر ناوشار لە کۆمەڵێشتا بۆ مەسلەی ژینگە تەنها ناکەوێتە سەر لایەنی پەیوەندیدار ڕاستە بەشێکێکەوێتەوە بەڵام ئەگەر ئێمە دیقەت بین هەر کەسێ لە ماڵی خۆی و پێم وایە تەنها نمانێکیش بچێنێ پێم وایە ئەمە تەئسیری خۆی بێ لەسەر مەسلەی ژینگە بەڵام بەداخەوە من پرسیارێکی کەشم ئەوەیە یعنی شارەوانیش لە کۆمەڵێشتا زۆر کەم تەرخەمە بە حکمیەوە ئێمە بینیمانە چەندین نەمام و شت کە لێ دراوە بەڵام لە زەمانێکی زۆر کەما لە بێئاویە ئەمانە وشکی کردووە ئەمە ئەکەوێتەوە سەر شارەوانی بەڕاستی وەڵام یەک شتێکی کەشەیە خۆزگە بەداداچوێت بۆ ئەم جادەیەی چەقچەق بکرایە کە ئێواران خەڵکانێکی زۆر دائانشن بۆ مەی خواردنەوە بەڵام بەداخەوە ئەگەر بەیانی زوو بچیتە ئەم شوێنە دیقەتێک بی یعنی ئەمەی کە ئەمانەیەکەن من لەگەڵ خزمەتم بۆ تاک بەتاکی ئەم شارە بەڵام ناچێتە قاڵبی ئینسانێتەوە بەڕاستی هەچیش و شەوشت ئەیە لەو شەقامانە فڕێن و ئیشکێن و قوتۆکان بە هەماشەوە یعنی بەڕاستی خەڵک دێمەوای لێهاتەوە بۆیە من ئەمان ڕووی دەکەم دەمەکەمە لایەنی شارانی و لایەنی پەیوەندیدار سوورێک بۆ ئەم جارەی چەقچەقدانین کە بەڕاستی زۆر بێلێزەت ئەو سپاسانەکە پێویستێتی بەڵێ دەست خۆش بۆ تۆ پرسیاری کە نەبوو کاک شاخەوان کاگومێت بەڵێ فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتێ جەنابە باش خۆشی بەرنامەکەی شوێنەکەی زۆر سپاس بۆ تۆ. ئەلو بەڵێ جۆمان لێتە کاگومێت. ئەلو کاگومێت دیارە پەیوەندێکە بچڕە جوابی پرسیارەکەی کاک شاخەوان بینەوە ئەوەکو بۆچوونێک باسیەوەی کرد شارەوانی زۆر کەم تەرخەمە بەڵام ئەوەی کە بەلامەوە گرنگە باسی ڕێگای چەقچەق بکەیت
کە شەوانە تا درەنگ مەیتیا خوڕێتەوە دوای ئەوە گوێنیانە ژینگە و پاشماوەکە لەو ناوە فڕێن ئایا سزای ئەوە چی؟ من پێم وابێت ینی لەسەرمەهن پێم خۆمان پێشتر قسەمان لەسەر کرد ئاماژەماندا بەوەی کە ئەمێت تایبەتی بکەی بە شوێنەکانەوە ئەو شوێنانەی کە دیارن ئاستی ینی لەو شوێنانە لە چاقچاق یاخود لە گۆیژە یاخود لە دەربەندیخان یاخود لە کەلا هەرێکێک لەوانە مرۆڤێک لێژی تاکێک لێژی کە لە دوجاردا ئێمە هەمومان یەک خاوەنی یەک کۆمەڵگەیەک کەویش کۆمەڵگەی کوردیە تەواوی ئەم تاکانە توانین بڵین کاتێک کە ینی هەوڵ بۆ ئەنجامدانی سەرپێچێکی ژینگەی دەدەن ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز نییە ئەگەر ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز بێت و ئەگەر چەندین خەڵک لەمانەش بە سزای ژینگەی بگەیەنرێن ئەوە لە دوجاردا ئەمانیش نابن بەهۆ کار بۆ پیسکردن و تێکدانی ژینگەی ئەو ناوچەیە بەڵام ئێمە لە هەمان کاتە دەپرسین لەو لایەنانەشی کە پەیوەندیدارن یاخود چاودێرن تا چەند توانیوانە ئەو کەسانی کە ئەو سەرپێچیانە ئەنجام دەدەن لە دژی ژینگە تا چەند توانیوانە ئەو کەسانە ڕوبەڕووی سزا بکەنەوە من پێم وابێت ئەو کاتە بە دڵسۆزیوە خواتەوە بەڵام کە مەست بوو بیرێچێت بەدڵەکان هەڵگرێتەوە با پرسیارێککە بکەین ئەوە سەرەتایی بە پارێزگابوونی هەڵەبجەیە کاکسەروەر پرسیارەکەم ئەوەیە لە ڕووی ژینگەوە لەم شارە جوانە چی بکرێ باشە وەکو سەرەتایەک بڵێ وڵە دیارە ینی من بیانی پڕ بەدڵ پیرۆزبایی لە تەواوی خەڵکی پارێزگای هەڵەبجەی شەهید دەکەم بە بۆنەی بوون بە پارێزگا کە ئەمە یانی یەکێکە لەو دیارە زۆر جوانانە کە ئەتوانین بڵێ نەک تەنها خەڵکی ئەو پارێزگا خۆشەویستە بەڵکوم تاک بە تاکی کوردستان ڕەنگە چاوەڕێ ئەوەی کردبێ کە ئەو هەڵەبجەی شەهید ببێ بە پارێزگا کە ئەمە زۆر جێکی خۆشحاڵیە بە دڵنیاییشەوە ینی ڕێگە هەیە ڕێگەی زۆر هەیە بۆ ئەوەی کە کار بکرێت بۆ پاکڕاگرتن و پاراستنی ژینگەی ئەو ناوچەیە لە ڕێگەی زیادکردنی ڕوبەری سەوزایی لە ڕێگەی ینی کردنەوەی فەرمانگەی ژینگەی لەو ناوچەیەدا و لە ڕێگەی خول و بەردەوامی سیمیناری ژینگەی لەو ناوچەیە و لە ڕێگەی زیادکردنی ڕێکخراوی ژینگەی لەو ناوچەیان لە ڕێگەی زۆر کار و چالاکیەوە دەتوانرێت هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری ژینگەی و هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە پارێزگاری لەو ژینگەی ئەو ناوچەیە بکرێت لەم ڕێگەیانەوە بەڵێ لە وڵاتێکە ژین بۆ تەنها لەناو سیاجێکە پارەکە بێت و خزمەت گوزاری هەبێ لەناو 1000 مەتری چوارگۆشەیە ئەی دوای دەرەوەی سیاجەکە کە وڵاتیشی وێرانە لەو پارکە ناچێت چۆن ئەمە ڕوونەکەیتەوە ئێمە گرنگی بە شار نایم بەڵام بە پارک ئەم پارکە بێ بەڵێ ینی بزەبت کاک فەرمایانی من زۆر هاوڕام لەسەر و قسەی جەنابەت ینی با ئێمە بین بە کۆڵانێکا تێبپەڕین کاتێکە بۆ کۆڵانە تێدەپەڕین گەر بڕۆین تەقە بدەین لە دەرگا ڕەنگە ینی لەناو ماڵێکدا دەکەس بژی بەڵام لە دوجاردا لەم دەکەسە ینی کاتێک کە تۆ تەماشا دەکەی تەنها 5 نەمام هەیە کە لە کاتێکا ڕەنگە هەر پێویست بێرێکێک لەو تاکانە 3 نەمامی تایبەت بەخۆی هەبێت کە لە کاتێکا ڕەنگە گەر دراوسەکەیان دوو ینی ماڵێک بێت دوو کەسی تیابژی ڕەنگە 10 نەمامی هەبێ بەڵام لە دوجاردا ئەومان لەبیر نەچی ئەو ماڵی کە دەکەسەکەی تایە لە هەوای دراوسەکانیان بردووە ئەوەش دەتوانین نای لێ بنین حرامە یاخود نای لێ بنین لە جۆرێک لە بردن ینی بۆیە ینی زۆر پێویستە ینی کار لەسەرەوە بکرێت کە ڕوبەرە سەوزایەکانمان زیاد بکرێەوە تەنها نەک لە ڕێگەی دروستکردنی پارکەوەکەوەک ئاماژت پێدا یان لە ڕێگەی دروستکردنی ئەو سیاجانەوە بەڵکوم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بتوان لە ڕێگەی ماڵەکانی خۆیانەوە یاخود لەوەی کە ئێمە لە ساڵی 90ەکاندا ئاماژە بۆەوە کرێت کە بە بۆنەی نەبوونی نەوتەوە ینی داربەڕۆکان لە وڵاتە بڕاونەتەوە من دەپرسم ئەو کەسانی کە تەواوی ئەو داربەڕوانیان بڕیەوە لەو کاتا ڕەنگە بەهۆی نەبوونی و بەهۆی سەرماوە سۆڵە و بڕی بێتیانەوە بەڵام لە ئێستا کە سەرماوە سۆڵە نەماوە لە ئێستا کە یعنی ئەتوانین بڵین سپاس بۆ خوا کە نەبوونی لە بەشێک لە ماڵەکانی ئێمە کۆتایی پێهاتوە تا چەند توانیوانە قەرەبووی ئەو زیانانە بکەنەوە کە لە ساڵی 90ەکان ئاگەیاندویانە کاک سەروەر پێم باشە ئەگەر باس لە گیاندارەکەم بکەین ئەو ڕاوچانی کە بێویژدانانە سروشتی کوردستان لە ناوە بن ئەمانە کۆمەڵە سزای بۆ دانراوە سزای تونیش بێگومان بەڵێ باسێک لەوانە بکەیت ینی پێش هەموو شتیانی زۆر جێگەی خۆشحاڵەوەک ئاماژەم پێدا کە یاسای زۆر تایبەت بە ژینگە هەیە و ینی یاسای زۆر توندیش هەیە لەسەرەوەی کە ئەو کەسانە ینی بە سزای ژینگەی ئەم کەسانە وەرزیان هەیە بۆ ڕاوکردن تا ئێستا لە کوردستاندا پێم وابێت جگە لە ماسی هیچ وەرزێکی تر نییە بۆ پێم وانە ینی بەڵام بە ئەمەش دەگەڕێتەوە یعنی زۆر جار وەک ئاماژەم پێداین بە پێی ناوچە دەگۆڕێ بە پێی ئەو کەسانی کە بەرپرسن لە ناو با بڵین فەرمانگەیەکدا یاخود لە نێوان بەشێکی ینی تایبەت بە ژینگە یاخود ئەو کەسانی کە بەرپرسن لە گرتنی ئەم کەسانیان سزادانی ئەم کەسانە ئەمانە دەگۆڕدرێت و زۆر جاریش هەیە یعنی ئەمانەش لە دەسەڵاتی دادگاکانی شایە مەسەلەن زۆر جارەیە ئەو کەسانیان ڕۆڵی زۆر سەرەکیان هەیە بەشی پۆلیسی دارستان و
ژینگە یاخود ئەو لانایان تری کە پەیوەندیدارن بە ژینگە و کەسانی کە سەرپێچی دەکەن یاخود ئەو باڵندە و ئاژەڵانە دەگرن یاخود لە ناویان دەبن دەگیرێن بەڵام لە دوجاردا ڕەنگەوە لە دەسەڵاتی دادگاکاندا بێ ئایا سزای توندیان دەدا یاخود ئازادیان دەکات بەڵام بە کۆی گشتیەکەی دەتوانین بڵین یعنی تا ئێستا ینی سزایەکی زۆر توندی ئەو کەسانە نەدراوە کە سەرپێچی ژینگەیان لەو زۆر باوەڕاوکردن زیاتر لەو ناوچانی کە با بڵین ئاژەڵ و باڵندە و پەلەوەری لێ ینی ئێستا زۆر جێگەی خۆشحاڵێ بۆ منە لە گەرمیان نەبوو کام ناوچە کە زۆر دیارە لە ڕووی ئەم سەرپێچیکردنی یاساییەوە نازانم ینی من ئەوە دیاری بکەم بە دڵنیاییەوە بەڵام ینی زیاتریش ئەو ڕاوانەی کاتێکە دەکرێت یاخود ئەو ئاژەڵ و باڵندە و پەلەوەرانی کە دەکوژرێن بەداخەوە ئەمانە زۆربەی کات لەو ناوچانن کە ئاژەڵ و باڵندەی زۆری لێیە کە ئێستا خۆشبەختانە یعنی ئێستا بۆ منە لە گەرمیاندا کۆمەڵێک ئاسکی کێوی و حیواناتی کێوی تایە کەمانە زۆر جێگەی خۆشحاڵین وە زۆر جێگەی خۆشێتی کە بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە تەواوی کارمەندان و بەرپرسانی بەشی پۆلیسی دارستان و ژینگە بکەم لە گەرمیاندا کە ئەوەندەی من ئاگداری کارەکانیان بین وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر خۆنەویستانە و زۆر دڵسۆزانە کار دەکەن و تێدەکۆشن بۆ پاراستنی ئەو ئاژەڵ و باڵندان کاکسەرۆر خەڵکی بیانی هەیە بێتە کوردستانی خۆمانەوە بۆ ڕاوکردن بەرنامەیەکم بینیوە لەسەرەوە تا ئێستا زاناریم لەوبارەیەوە نییە بەڵێ ئەوی وەڵامدانەوە چێ بۆ ئەوانەی کە بە دڵەشی فراوانەوە کۆمەڵی باڵندەی کێوی ئازادەکەن بە بڕای من ئەو کەسانە ینی پێش هەموو شتێک ینی پێشەوەی کە ئێمە هیچیان پێ بڵێن ئەو کەسانە ئەرکێکی خوایان بەجێهێناوە و لە دۆجاریشدا ئەگەر ئێمە ینی بمانێ شتیان پێ بڵێن و زۆر پێویستشەکە پیان بڵین چونکە ئەگەر بین جیازێک لە نێوەندی ئەو کەسانی کە دێنە و ینی ئاژەڵێک دەکوژ یاخود باڵندەیەک دەکوژێت لە نێوەندی ئەو کەسەشی کە دێت ئاژەڵێک یاخود باڵندەیەک ئازاد دەکا بە دڵنیایی و ڕێژەم کەسانە زۆر کەمترن بۆ ئەم کەسانە زۆر جێگەی ڕێزن ئەم کەسانە شایانی ئەوەن کە بەڕاستی ڕێزیان لێ بگیرێ و دەستخۆشییان لێ بکرێت لەو پێناوەی کە هەان بدرێن بۆ ئەوەی کە ئاژەڵ و باڵندەی کاریگەریشان لەسەر ئەو خەڵکانی تریشە بێت کە ڕاو دەکەن و ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکان دەگرن و ئازادیان بکەن کاکسەرۆر تەنها ڕێز ئەی بۆ خەڵات ناکرێن بۆ بێتە نمونە بۆ خەڵکیکە چاو لەوان بکەن بە دڵنیایی و ینی ئێمە بۆ نمونە ینی ئێمە لە ماوەی ڕابردوو ینی لەلایەنێکێک لە ئەندامانی ڕێکخراوەکەمانەوە دوو کەومان پێدراکە ئەو کەوە لە ماڵێکەوە ینی ڕۆشت بۆ ماڵیەوانەوە بە وتەی ئەندامەکەمان ینی ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێنم ڕۆنامی ڕێزێنانمان بەخشی بۆ ئەندامان و لەگەڵ بەشی پۆلیسی دارستان و ژینگە لە دەڤەری دەریاچەی دەربەندیخان لەو ناوچەیەم ئازادمان کرد کەمە زۆر جێگەی خۆشحاڵی بوو ینی کاریگەری لەسەر کۆمەڵێک هەواڵی تریش هەبوو بەڵێ ئەمانی کە ماسی ڕاوەکەن جاری وا هەیە بە تاک و بە دوودانە و سێدانە ڕاو ناکەن ڕوومانیان پێەیە هەم ئاوەکەش پیسەکان کۆمەڵێ ماسی ژەناوە بن لە کاتێک شەکە وەرزی ڕاوکردنی ماسی نیە ئەمانە تا چەند ساڵانە ڕۆیات لە بە دڵنیاییەوە ئەو زیاتر لە ئەو شوێنانی کە با بڵین دەریاچەی لێ یاخود با بڵین ئەو شوێنانەی کە زیاتر ماسیتایدا دەژی لەو ناوچانە ڕوو دەدات و ینی لە ناوچەش بۆ ناوچەوە ئاماژەشم پێدا پێشتری لە کۆمەڵێک زۆر ڕوو ینی دەگۆڕدرێ بەڵام ئەوانە هەیە بەڵام خۆشبەختانە دەتوانین بڵێن لایەن بەشێک لە ینی پۆلیسی دارستان و ژینگەوە ئەو خەڵکانە بەشێک لەوانە ینی ئەو سەرپێچی کارانە دەگیرێن بەڵام سزاکانیان زۆر قورس نییە باسێک لەوە بکەی ئاستی هۆشداری ئێستای کۆمەلگە لە چاوجاران چۆنە ئێمە هەمیشە ینی زۆر گەشتبینان ینی دەڕوانینە داهاتوومان ینی وەک ئاماژەشم پێدا لە پێشتر زۆر جێگەی خۆشحاڵیە کە ینی ڕۆژ بە ڕۆژ یاخود ساڵ بە ساڵ ئاستی ڕۆشنبیری ژینگەیی تاکەکانی کۆمەلگەمان ڕوو لە زیادبوون دەکا و بە هیواشین لە ساڵانی ئایندەدا ئەو ڕێژەیە ڕوو لە زیادبوون بکا بۆ ئەوەی هەمومان ئەو کاتە بتوانین پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەین چونکە لە دوجار دەنابێ ئەومان لەبیر بچێت ئێمەش ینی لە ڕێکخراوێکی ژینگەی یاخود چەند ڕێکخراوێک چەند ئەندامێک پێکاتوینە تەنها پارێزگاریکردن لە ژینگە ئەرکی سەرشانی ئێمە و ئەندامەکانی ڕێکخراوەکەی ئێمە نیە بەڵکوم ئەرکی سەرشانی هەمومانە و هەمووشمان پێکەوە دەتوانین بیپارێزی بەڵێ کاکسەرۆر ساڵانە هەڵمەتی نەمام چاندن ئەگەر ئاگاداربی تا چەند ئەکرێت ساڵانە بەگشتی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک هەڵمەتی نەمامچاندن ئەنجام دەدرێت بە تایبەت بەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە چاندنی نەمام هۆبەی دارستان و پاوانەکانە یاخود بەشی باخچەکانە کە لە نێو شارەکاندا کار لەسەر ئەوەکەن ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەوەی کە زۆر جێگەی داخە ینی بەشێک لەو نەمامانە کە دەچێنرێت ئەوەندەی بیر لە چاندنی دەکرێتەوە ئەوەندەی بیر لە پاراستن و ئاودانی ناکرێتەوە کە ئەمە زۆر جێگەی داخە لە دوجاردا وەک ئاماژەم پێدا ساڵانە ژمارەیەکی زۆر نەمام دەچێنرێت بەڵام